بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە پرۆگرامی خۆشەویستیەوە هاتینەوە خزمەتتان بە ئومێدی خوای پەروەردگار. ئەم جارەش وڵامی پرسیارێک لە پرسیارەکانی ئێوەی ئازیز و بەڕێز دەدەینەوە. پرسیارەکە دیارێکی خوشکێکی بەڕێزمە، وەکو خۆی پرسیارەکە دەخوێنمەوە. نووسیویەتی: سڵاو مامۆستای بەڕێز، من زۆر وەسواسم. ئێستا بۆ نمونە کاتێک منداڵێک کە دەچێتە سەر ئاو چەند لۆپە میزێکی بەرگیانی بکەوێ یان بەرجلەکانی بکەوێ، ئەو منداڵە کاتێک کە هات خەوت وا هەز دەکەم بۆ دۆشەکەکە و بەتانیەکەش دەگوازرێتەوە. هیچ بێز لە میزیش ناکەم، تەنها ئەترسم لە شتێکەوە بۆ شتێکی تر بگوازرێتەوە و بەو هۆیەوە کە بەتانیەکەم هەڵگرت یان دەستمدا لە جلی مناڵەکە و بەتانیەکە بۆ منیش وەگوازرێ. ئەمە پرسیاری ئەو بەڕێزەیە، ئەو خوشکە بەڕێزەیە کە دیارە منداڵی هەیە تووشی نەخۆشی وەسواسی بووە. تەوەرەی بەرنامەکەمان بە ناونیشانی بەڵای وەسوەسەیە. لە وەڵامی ئەو خوشکە بەڕێزەدا دەڵێم وەبیللاهی تەوفیق لە چەند خاڵێکە ئاماژە بە پرسیارەکەی بەڕێزت دەکەین. یەکەمیان، خۆت جەنابت دەڵێی من زۆر وەسواسم، یعنی خۆت دانت پێدانا. ئێستاوە شتێکی زۆر باشە، کەسێک کاتێکە خۆی دەناسێ ئەزانێ ئەمە واقعی نییە، ئەم کارێ ئەو هەڵەیە. تۆ خۆت باست کردو ئەڵێ من کەسێکی زۆر وەسواسم، کەواتە خۆت دانت پێدانا، نەخۆشیەکەی خۆتت بە زمانی خۆت ئێتراف پێ کردووە. دووەمیان، ئەڵێ کاتێک کە مناڵێک دەچێتە سەر ئاو دەترسم چەند لۆپە میزێک بەرگیانی بکەوێ یان بەرجلەکانی بکەوێ. بەڕێزم، خوشکی من، کاتێک کە مناڵ توانی بچێتە سەر ئاو یعنی بە دڵنیاییەوە ئەتوانێت خۆشی پاک کاتەوە، چونکە مناڵ دوو قۆناغی هەیە. قۆناغێک کە دایک پاشی دەکاتەوە، دواتر کە گەورە بوو قۆناغی دوای ئەوە کە خۆی دەچێتە سەر ئاو پاک و پیسی خۆی دەزانێ، یەقینت هەبێ منداڵ لەو کاتەدا بە جوانی خۆی پادەکاتەوە. سێمیان دەڵێ ئەترسم چەند لۆپە میزێکی بەر لەشی بەرگیانی یان بەرجلەکانی کەوت بێ. کەواتە تۆ چوزانی کە بەری کەوتووە، ئەوەی تۆ بەس گومانە، بەس وەسوەسەیە، خۆ تۆ لەسەر ئاو نەبووی لەگەڵیدا، کەواتە بەس گومانت بۆ دروست بووە ئەبێت چەند لۆپە میزێک بەرجەستەی یان بەرجل و بەرگەکانی نەکەوت بێ. خاڵی چوارەم دەڵێ بێز لە میز ناکەمەوە. خۆی ئەسڵ ئەوەیە بێز لە میزەکە بکەیتەوە. کاتێک کە بەر شوێنێک دەکەی و بە شوێنێک بناڵەکە لە ناو جێگاکەیان میز بکە دەبوو بێز لەوە بکەیتەوە، بەڵام تۆ بە پێچەوانەوە ئەڵی ئەسڵان بێز لە میز ناکەمەوە لە کاتێکە خۆی بێز لە میز دەکرێتەوە، یعنی قێزی لێ دەکرێتەوە، شتێکی پیسە. پێنجەم دڵی دەترسم لە بەتانی هەڵگرتندا بۆ منیش بێ یان دەستم لە جلی منداڵەکەدا. خوشکی بەڕێزم، ئەوە شەیطان و نەفس لەو کاتەدا هانت دەدا. ئەی ناقابلە خۆ ئەوە ئەگەر تەنانەت واقعیش بێ کە ئەوەی جەنابەت وەسوەسەیە، ئەگەر واقعیش بێ ئەو دڵۆپە میزێکی بچکۆلە بەرجەستەی یان بەرجلەکانی کەوت بێ، ئەمە لە شۆ گواسترایەوە بۆ بەتانیەکە. ئەمجا ئەم دڵۆپە میزە خۆ مارد و پشک نییە هەڵت تەکاند و یەکسەر بۆ جەستەی تۆ بێ، خۆ مارد و پشک ناگوازێتەوە. ئەتر ئەوە بە شوێنێکەوە نووساوە ئەگەر واقعیان هەش بێ. بۆیە بەڕێزم، خوشکی من، مەترسی و بەڵاکەی تۆ لە دوو ڕۆوەیە، ئەبێت زۆر ئاگاداربی. یەکەمیان ئەوە تا ژیانی خۆتی تاڵ کردووە، منداڵی نازدارت هەیە، لە زیاتی چێژیان لێ ببینی هەموو ژیانی خۆتت بەوە تاڵ کردووە. کاتێکە لەسەر ئاو پاک و بخۆت خۆیان خاوێن دەکەنەوە دێنە ناو نوێنەکەەوە، تۆ بڵێ لە جەستەی ئەوانەوە بەرجلەکانیان بەرگیانیان بربەتانیەکە نەکەوت پێکەوەتەوە ژیانی خۆتت تاڵ کرد. دووەمیان تکایە واز بێنە گوێ لە شەرع بگرە. ئەینە مناڵەکەت دەبێتە قوربانی، وەڵاهی مناڵ دەبێتە قوربانی. هەر دایکێک کە ئەوە وەکو جەنابەت ئێستا ڕەمە دایکانی تریش زۆر بێ، ئەم پرسیارانەکە هی بەڕێستانە پرسیاری دایان و سەدان خەڵکی تری وڵاتەکەشمانە. واز بێن و گوێ لە شەرع بگرە. مناڵەکەت دەبێتە قوربانی لەبەر دووشت. خاڵی یەکەم کە بڵێ میزت بەرکەوتووە بە خۆیدا دەشکێتەوە. ئەو مناڵە وەکو عەرزم کردن دوو قۆناغە، یان دایک پاکی دەکاتەوە، پاک و پیسی بۆ دەپارێزێ، یان خۆی دەچێتە سەر ئاو خۆی پادەکاتەوە.
کاتێک کە هەموو جار تۆ پێی دەڵێی کوڕم لەوە ئەچێ میزت بەرکەوت بێ ئەو مناڵە بە خۆیدا دەشکێتەوە یعنی هیچ متمانەیەکی بە خۆی نامێنێ. دومیان ئەم منداڵە لە ترسی قسەکانی تۆ دایکی بەڕێزم هێندە دەیەوێ خۆی پاگڕاگرێ لە پاژمیز یعنی بەردەوام تین دەداتە خۆی بێوێ تەواو خۆی خاڵی کاتەوە ئەترسێک کە هەستا تەڕێک بەلەشی خۆیەوە ببینێ تووشی وەشسوەسەیەک دەبێت کە هەموو ژیانی تاڵ دەکا. تۆی دایک بە زمانی خۆت منداڵەکەتت بەدبەخت کرد چونکە هەر دایکێک وەسواس بێ منداڵەکانی دوو زەرەری گەورەیان لێ دەکەوێت. یەکەمیان چێژ لە ژیانی منداڵی نابینن. وەڵڵی هەر دایکێک وەسواس بێ منداڵەکانی چێژ لە ژیانی منداڵی نابینن. بۆ ئەم دایکە بەڕێزە بە حیسابی خۆی دڵسۆزە بەڕێزان پاک و خاوێنی جیاوازە پاک و خاوێنی مناڵی پاک و خاوێن کە دەبینی چەند دڵت خۆشە دایەکیش خۆی دڵی خۆشە و مناڵەکەش دڵی خۆشە ماڵەکەش ئاوەدانە بەڵام وەسواسی بەڵایە. من تەوەرەکەمان بەناونیشانی بەڵای وەسواسی کاتێک کە دایکێک ئەوەندە وەسواسە یعنی لە پاک و خاوێنی دەچێتە دەرەوە. دوشتمان هەیە پاک و خاوێنی پیس و پۆخڵی پاک و خاوێنی زۆر زۆر باشە مناڵ بە پاک و خاوێنی پەروەردە بکرێ و بەخێو بکرێ. پیس و پەڵۆخی گوێ پێنەدانیشی خراپە مناڵێکی ئیهمالی لێ دەردەچێەوە لەوانێت تووشی نەخۆشی بێ بەڵام لەو ناوەندەدا نابێ پاک و خاوێنی لە سنوور بڕواتە دەرەوە. هەر دایکێک بەردەوامی خوا ئەوەندە وەسواس بوو زیاد تێپەڕینی کردبوو لە پاک و خاوێنی منداڵەکانیدا ئەو مناڵانە چێژ لە ژیان نابینن. بڕواتان هەبێ ئەگەر لە خۆشترین خانوودا بن هەموو ژەمێک ئەم دایکە جوانترین و پاکترین و بەلەزەتترین خواردنیان بۆ ئامادەکە. هەموو ڕۆژێ بیانباتە حەمامێکی پاک و پوختەوە بیان شووە جلەکانیان پاک و پوخت بن بەڵام ئەوەندە وتی پیسە نەکەی پیس بووی میزت بەرکەوتووە خۆت پاک کردوتەوە دەستت چەور بوو بەر ئەو دەرگایەکەوت دەستت چەور بوو بەر مۆبایلەکەکەوت ئیتر ئەم مناڵانە بەڕێزان چێژ لە ژیان نابینن. یعنی تەمەنی منداڵی چێژێکی خۆی هەیە. جارجار هەموو مناڵی لادەکانی جارانی هەمومان کوڕی لادەین بۆچی چێژی زیاتر دەبینی ئەچووە لەناو ئەو خۆڵەدا خۆڵە تەپەیەکی دەکرد خۆڵی بە خۆیدا دەکرد یعنی چێژێکی لێ دەبینێ. منداڵ ئێستا کە دایک بە حیسابی خۆی ئەوەندە ماڵەکەی بە پاک و خاوێنی ڕاگرتووە چێژی منداڵیمان لە منداڵەکانمان سندووە نەکەی پیسە دەستت جوان شت پاک و پخت بووی جلەکانت پیس کرد دەی بە پەڵێک بە جلەکەیەوە بێ ژیانی مناڵی ئەوەی خۆشە ئەم جلە بیرکەیە غەسالەوە جا خۆی ئێستا وەک جارانیش نییە بەدەست بیشۆی ئیتر مناڵێک کە لەسەر ئاو دێتە دەرەوە تەمەنی باڵغبوونی نییە هەر شەرع ئەوانەی هەموو عەفو لێداوە بڵۆ پێ میزی بەرکەوتووە یان نەبوونی لێدە نەهیچ ئەم جلەکانی ئەمڕۆی منداڵان ئەلحەمدوللا ڕۆژانە بە دوو ڕۆژ جارێک دایک دەیانگۆڕێ دەکاتە غەسالەکەەوە خۆوەکو جاران نییە بە هەفتەوە بە مانگ لەبەریا بێ ئیتر ئەم چێژی منداڵیە لە منداڵەکانتان مەستێنن. دومیان ئەگەر دایک وەسواس بێ بە تایبەت دایک یان باوکیش منداڵی کچ لە دایکەوە منداڵی کوڕیش لە باوکەوە بڕواتان هەبێ کاریگەریەکی زۆر خراپی لەسەردادنێ. ئەم کچە دایکی خۆی بینیوە چەند حساسە ئەوە تا لە مناڵیە و بەردەوام پێوتووە پیسە نەکەی خاوێن نییە قێزی لێ دەکەمەوە ئەم کچە هەمان تەمسیلی دایکی دەکات وەڵڵی کە شووی کرد مناڵیشی بوو سەیرەکەی ئەویش بە هەمان شێوەیە. کاتێ باوکێک لە لای مناڵەکانی ئەڵێ فڵانشت پیسە قێز لە هەموو شتێک دەکەمەوە دەستیوە تەوقە لەگەڵ کەسێک کاکە بێت دەستکە سەرکێ سابوون لە دەستی بدا ئەو مناڵە کوڕی تۆش بەیانی لەگەڵ تۆ دێتە دەرەوەی کۆمەلگا ئەویش ئەوە خەڵکی پێپیس دەبێ هەر شتێ بەرجلەکانی کەوت ناتوانێت خۆی ڕاگرێ یعنی ژیانی لێتاڵ دەبێ. بۆیە باوکو دایکی وەسواس زەرێکی گەورە لە داهاتووی کوڕ و کچەکانیان دەدات. ئەوەی زۆربەی وەسواسەکان لە ماوەیەوە بۆیان ماوەتەوە واتە دایکی هەروە بووە نانکیشی هەروە بووە ئەمیش هەروایە قاپێ دەشوە ئەبێت تانکیەک ئاو بەداخەوە سەرفکە. پامی شەرع بۆ تۆی بەڕێز خوشکی بەڕێزم کە پرسیارەکەت لە ئێمە کردووە و هەروەها بۆ ئەوانەی کە وەکو بەڕێزت وەسواسن گوێ لە پەیامی شەرع بگرە. یەکەم وەسوەسە گومانە و بە شوێن گومان مەکەوە حتا بە چاوی خۆت دەیبینی. عەرزم کردن مناڵێک کاتێکەوە پێویست ناکات تۆ بچی سەیری بیجامەکەی بکەی سەیری شۆرتی دەرپێ کورتەکەی بکەی بزانی داخۆت تەڕی پێوەیە تەنانەت ئەگەر پێشیەوە بێ ئەگەر سەیرت کرد کە پێویست ناکە ئەو منداڵی پێدەشکێتەوە تازە ئێستا و پاک و خاوێنی خۆی دەزانێ یعنی بە حیسابی خۆی وەکو پیاوێکی گەورە ڕەفتار دەکات وەکو کچێکی گەورە ڕەفتار دەکات. ئەگەر دایکەکە سەیریشی کرد تەڕیش بوو لە 199.9 ئەوە ئاوە
ئەوە میز نییە خۆ ئەگە دڵۆ پێ میزیشی پێوە بێ ئەمە خۆ ئەهلی جمعە و جەماعەت نییە خۆ ئیمامەتی مزگەوت ناکە ئەمە باڵغ نییە ئەوە شەرع عەفوی لەوانە داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لصحيح مسلم باب ژمارە فرمودەی 362 حديثك دفرمي إذا وجد أحدكم في بطنه شيئا فأشكل عليه أخرج منه شيء أم لا فلا يخرجن من المسجد حتى يسمع صوتا أو يجد ريحا دفرمي كسك لمزقوت أبو أما باسي وسواسية ها أوي تو جنابة الجمان خشككم من دالكان بجمان أوان جيان ينطلبوا خوشت دفرمي كسك بياك شو بو مزقوت شو مالي خوا ئیتر دەفەرمێ هەستی کردی وەڵا شتێک لە سکما بووە باەک حەز دەکەم دوولەڕی جەنابتان پەرژین بێ لە لەشم هاتوۆتە دەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خۆت تووشی وەسواسی مەکە گوێت لە هیچ دەنگێک بووە لە جەستەت بێتە دەرەوە بۆنی هیچ شتێکی پیست کردووە کە لە جەستەت هاتوێتە دەرەوە نەخێر ئەوە بەس وەسوەسەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فلا يخرجن من المسجد کاکە لە مزگەوت مەڕۆ دەرەوە مەچۆ دەستنوێژ تازە مەکەوە چونکە دڵنیابە ئەو جارەنا دە جاری تریش نوێژەکەت پێ ناکرێت ئەبێ هەر لەسەر ڕێگەی تەوالێت و شوێنی دەستشۆرەکە بی کابرای گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من بخاری مسلم من فرمودیان ڕیوایەت کردو متفق علیه کابرای گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووشی گومان بووم تووشی وەسوەسە بووم بەردەوام حەز دەکەم یعنی دەستنوێژ دەگرم پاک و خۆت ئەسمە سەبەر ماڵەکە هەز دەکەم شتێک لە لەشمە هاتە دەرەوە لەگەڵ ڕێزمدا بۆ جەنابتان هەز دەکەم باەک لە جەستەم هاتە دەرەوە پیغمبر صلی الله عليه وسلم ئامۆژگاری کرد فەرمووی أنه يجد الشيء في الصلاة قال لا ينصرف وتی هەز دەکەم شتێک لە ناو نوێژم دابەستووە لە ناو نوێژەکە جاری وای دەگەمە تەحیاتی کۆتایی والله هەز دەکەم شتێک لە لەشم هاتە دەرەوە پیغمبر صلی الله عليه وسلم فەرمووی لا ينصرف کاکە نوێژەکەت مەبڕە حتى يسمع صوتا أو يجد ريحا حتى وەکو بۆنی شتێک دەکەی یان گوێت بە گوێی خۆت گوێت لە دەنگێکی ناشاز بووە وەکو چۆن کەسێ قڕقێنە دەدا لەسەرەوە بەدەم حاڵەتی شێ لە خوارەوە ئەگە گوێت لە دەنگەکە بوو یان بۆنێکی پیس بڵاو بەوە ئەو خاتە بڕۆ دەست بەلوتەوە بگرەوە بچۆ دەرەوەی سەفەکە و بچۆ نوێژەکە تازەکەەوە بەڵام تۆ هیچ گوێ لێ نەبووە بۆنی هیچ شتێکی خراپ و نامۆد نەکردووە ئالۆ کاتەدا ئەوە بەس وەسوەسەیە ئەمەی بەڕێزیشت بەس وەسوەسەیە بە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لا ينصرف واز لەو بابەتە بێنە واز لە منداڵەکانت بێنە دڵنیابە نەبەتانیەکان پیسن نەجلی مناڵەکانی پاک و پوخت پیسن مناڵان بۆ خۆیان پاکن چونکە دەرونیان پاکە هەموو لەشیان پاکە خوشکی بەڕێزم ئەم کەسە وەسواسانە دەبێت ڕێیان لێ بگیرێ وڵامیان نەدەیەوە بە قسەیان نەکەی ئێستا ئەو کەسانی کە لەگەڵم خوشکەدانیان هەموو ئەو ماڵانەی من دڵنیام زۆربەی خوشکانمانوان ئەبێ پیاوەکەی منداڵەکان زۆر گوێیان لێ نەگرن و بە قسەشیان نەکەن ئەمە یارمەتیدانە بۆیان إمام ابن القيم رحمة الله عليه ابن القيم الجوزي لكتاب بناوبانك كي خويدا إعلام الموقعين لبرقي يقدا للافري بنجاهش دا فرمي بيشغي مسلمانان أمير المؤمنين عمر كري خطاب رضي الله عنه لقل كوملق لها ولاني بريزي بكولانش الشاري مدينة دا تيدا بارين ألو كاتدا كبكولانك دا تيدا بارين وەکو چۆن خانوەکانی کوردستانی خۆمان ئەوەی کە لە لادەکانی خۆمان لە باشوورا بینیمانە خانووی دووقات هەبوو دیوارەکان مەترێک پام بوو لە ناو پەنجەرەکە بلوسکێکی پێوە بوو لە هەندێک منتیقە لە کورداوی پێڵەن سۆلاوگەیەکی پێوە بوو یان لە ڕۆژهەڵات لە هەورامانی دەزڕەنگین و جوانی ئەمدی و ئەودی و خانوەکانن ئەوە لە سەریەکەن بە یعنی وەکو شوقەیەک دەنوێنێ دیوارەکانی شپانە لە پەنجەرەکەوە سەرشۆرکێک هەیە بلوسکێک هەیە سۆلاوگێک هەیە والله لنا ببردمي مالكات هذا فرن ديار خانوك دوقات بوكات لمدينة ئاوێک لە سۆلاوگی ماڵەکەەوە لە بلوسکەکەەوە حاد بەسەر جلوبەرگ و مێزەری ئیمامی عومەر و هاوڵەکانی کەوت تەواو لەشی تەڕکردن دیارە و کەسێک ئافرەتێک تەشتی ئاوی ڕشتووە یەکێک لە هاوڵانی ئیمامی عومەر فەرمووی یا صاحب الميزاب أخبرنا هل ماؤك طاهر أم نجس ئەی خاوەن ماڵ خوشکە پێمان بڵێ ئەو ئاوەی ڕشتە دوو بەسەر و جوێلاکی ئەمە و مێزەر و جبەکانمان کەوت پاکە یان پیسە ئیمامی عومەر بانگی کرد بۆ سەرەوە بۆ خاوەن ماڵەکە فەرمووی یا صاحب الميزاب لا تخبرنا ئەی خاوەن ماڵ ئەی خاوەنی بلوسکەکە ئەی ئەو کەسەی ئاوەکەت ڕژ پێمان مەڵێ جوابی مەدەوە ئەمە وەسواسە ئەسڵ وایە ئەو ئاوەی لەوێدا ڕژراوە ئاوی دەشتنە ئاوی جلشتنە ئاوی دەمودانشتنە ئەسڵ ناوێکی پاکە دەسەتانەوە و نۆی پاکە لە سەتایەک لەوە چێ میزی لەوێ کردێ و ڕشپێتی خوارەوە فەرمووی لا تخبرنا نەوەڵڵا پێمان مەڵێ ئیمامی عومەر پێیوتین ئەو کەسانی وەسواسن نابێت گوێیان بدەیتێ نابێت بە قسەیان بکەیت
نابێت دەبێت ڕێگریان لێ بکەیت چونکە ئەگەر یارمەتیان بدەیت بۆ من ئەو مناڵێک کە دەڵێت دەترسم جلەکانی میزایی بێ والله شەوی 10 جار دەیگۆڕینای هەڵی لە بەتانەکەی ئیسراحەت بکە لەسەر دۆشەکەی خۆی لەسەر سیستەمی خەوەکەی ئیسراحەت بکە بەل لەبەر ئەوە دەبێت مناڵەکانیش بە قسەی دایکیان نەکەن لەو حاڵەتەدا و مێردەکەی ڕێگری لێ بکە ئەمە یارمەتیدانێتی بەوەی بەهۆی وەسوسەوە لە ناو نەچێت بەڕێزان دەچینە ناوبڕ و دوای انشاءالله دوای ناوبڕێکی زۆر کورد دێنەوە خزمەتتان و چاوەڕێی پەیوەندی جوانەکانی جەنابتانین بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمان دەیبینن. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان هاتینەوە خزمەتتان و انشاءالله لە پرۆگرامی خۆشەویستیەوە گوێبیستی پەیوەندیەکانی بەڕێستان دەبین. ئەو دوو ژمارەی کە ئێستا لەسەر شاشەکە دەیبینن لەو دوو ژمارەیەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن پرسیاری پێویست پەیوەست بە ژیانمان پەیوەست بە تەوەری بەرنامەکە ئینشاءالله ڕوونکردنەوە ئەوەی لە زانستی ئێمەدا بێ بە ئیزن و ڕەحمەتی خوای پەروەردگار وەڵامێکی گونجاو بە ویستی خوا دەدەینەوە. بەڕێزان زانایان دەفەرمون ئەگەر بە ڕێگایەکە دەڕۆیشتی هەستت کرد شڕواڵەکەت تەڕ بووە پانتۆڵەکەت تەڕ بووە پشتێنەکەت وەکو ئەم جلە کوردیانەی ئێمە پشتێنەکەت کراوەتەوە وەختی ئەزانی لە ڕێگادا ڕۆیشتووی تو پشتێنەکەت یەکێ پێدڵەکە کە ئاگادار بە پشتێنەکەت کراوەتەوە هەڵ یەکدیەوە تەواو بستێکی تەڕ بووە. زانایانی ئیسلام دەفەرمون بۆ ئەوەی تووشی وەسوەسە نەبی بۆنی مەکە بۆنی بکەی والله یان گومانم هەیە دەبێت سەگ بۆ شوێنەدا نەڕۆیش پێ میزی لێ نەکردبێ ئەبێ مناڵ پیسی لەوێ نەکردبێت نەخێر جادەیەکی قیرە یان گوندێکە خۆڵێکی پاکە ئەگە قوڕایی بوو تۆزە قوڕەکە بشۆ ئەگە هین نەبوو بۆنی مەکە سەیری مەکە ورد لێ برمەبەوە بۆ چونکە دواتر بەشتنەکەش دڵت قەناعەت ناکە. ئەمە هەمووین بەبەست لەسەر ئەوەیە کە تووشی وەسوەسە نەبی. پەیوەندێکمان لەگەڵایە با فەرمێ دایکی محەممەد فەرمو خوشکی من. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام و ڕەحمەت الله خوشکە باشەکەم. زۆر مەمنونم دەستخۆشی لەو بیا بە ڕێزەشەکەم کە تەلەفۆنەکەی بە وەرگرتم خوای گەورە پاداشتی بەخێرە باتەوە مامۆستا گیان. بە ناوی ئەویش و خۆشمەوە سواز بۆ دایکی محەممەد خوشکە باشەکەم خوا پاداشتی جەنابیش بداتەوە. زۆر مەمنونم مامۆستا گیان بە ڕێزی مامۆستا گیان من پرسیارێکم هەیە. پرسیارەکە بکە دایکی من. باشە مامۆستا گیان مامۆستا من چەند کەسانێک ماڵیان لێ تێکداوم ماڵیان لێ تێکداوم زۆر دوعا ئەەکەم زۆر دوعا لەو کەسانە ئەەکەم ئایا من تاواندارە بم مامۆستا یعنی چۆن ماڵیان تێک بوونە خۆ کاری جیابوونەوەی جەناب تو هاوسەرت چەند کەسێک ماڵیان لێ تێکدام بوختانێکیشیان بۆ کردم مامۆستا بۆ خوای گەورەیە هیچ یعنی لە خۆما شک نابم ئەو کەسەشیان هێنایە بەرەو ڕوو کەوا ئێمە سوێنی یاسایی بخۆین ئەو کەسەی بەرامبەر بە من کە بوختانەکەی تێر مامۆستا ئامادە نەبوو ئەو سوێنەکە بخوا ئەوە ئێمە لێسری جیابینەوە لەگەڵ مێردەکەمە بەداخەوە مێردەکەش مادام کەسەکە ئامادەی تێدانە بۆ دیارەوە بوختانە دیارەوە درۆیە وە جورئەتی نەبووە دەبواە بۆ خۆی دڵی خۆی پاکاتەوە بەڵام بە هەر حاڵ ئینشاءالله خوشکە باشەکەم خوا دەرگای ڕەحمەتت لێ بکاتەوە تشکێک دەخەمە سەر ئەو بابەتەی جەنابیشت بەسەر چاو. مەمنونم مامۆستا گیان پرسیاری دووەمیشم لە شەو ڕۆژی جمعەیە سڵاواتدان ئەم سڵاواتە دروستە یان هەر سڵاواتی ئیبراهیم لێ بدەی دروستە مامۆستا گیان سڵاوات لێدان بەسەر چاو. خۆش بێگە لێ مەمنونم خوای گەورە پاداشت خوا لە ڕازی بێ دایکی محەممەد خوشکە باشەکەم مەمنونم خوا لە ڕازی بێ خوا سەر چاومدا دەگیان خوا لەگەڵ بێ خوشکە باشەکەم. کاک محەممەدمان لەگەڵایە فەرموو کاک محەممەد فەرموو ئەم کاتە باش مامۆستا گیان ئەم کاتەی جەنابیشت باش کاکە محەممەد گیان با مامۆستا گیان پرسیارە زەحمەت نەبێت لە خزمەتان فەرموو قوربان. مامۆستا گیان وەڵا پرسیارێ من لەگەڵ برایەکەم توش کێشەم بوو فیلمەدانێدان گوتم بە تەلاقم نە لەگەڵ تایم لەگەڵ تاشەرەکەم ئایا وەکارەکە چی مامۆستا گوناحبارەکەی چی مامۆستا مەمنونم بۆم بشیکەیتەوە هەروتت بە تەلاقم بەڵێ باز بەڵێ وتم بە تەلاقم بەخوای گەورە بۆی شوێن لەگەڵ تا نایم بەسەر چاو بەڵێ ئەو مامۆستا بۆ شکێرە مەمنون نەبم بەسەر چاوی شاڵە کاکە محەممەد گیان گوێ دەبیست سەر چاوم برا باشەکەم. کاکە مەعاز فەرموو گیانەکەم کاکە مەعاز فەرموو. مامۆستا جان سلام عەلەیک مامۆستا. عەلەیکم السەلام و ڕەحمەت الله کاکە مەعاز. ئەمن هەر ساڵم دەتوانم پێشنێژی بکەم پێشنێژی بۆ ماڵی خۆتان؟ بەڵێ.
هی دەستەکانت خۆش پێ کاکە مەعازگیان تەمەنت پڕ بەرەکەت بێ ئینشاءالله بەسەر چاو جواب دەدەمەوە بەڵێ قورئانەکەت بۆ بخوێنم ئەرە وەڵڵا زۆر حەز دەکەم کاکە مەعازگیان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إن الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر ئەی ئافرین صدق الله العظیم دەستەکان خۆش بێ کاکە مەعازگیان دەچێت دەورەی قورئان خوێندن کاکە مەعاز ئەچێت دەورەی قورئان خوێندن کاکە مەعاز پەیوەندەکەی پچڕە لە لای ئێمە نەبوو دەستخۆش کاکە مەعاز کاکە دەوەنمان لەگەڵا سلام علیکم مامۆستا گیان عەلەیکم السلام وەرەحمەت الله کاکە دەوەن با قوربانە مامۆستا گیان لەبەرخوا خۆشمەوێ وەڵا مامۆستا گیان زۆرم خۆشەوی لەبەرخوا سەلامەت بی خوای گەورە پاداشت داتەوە یا ڕەبی قوربانیان سەلامەت بی وەڵای مامۆستا منم پێ خۆشە سپاس بۆ خوای گەورە کە گوێم لەسەوتە بەجددی هەر سبحان الله تیەقینێ لەبەرخوا خۆشمەوێ لە دڵما شیرینی مامۆستای بەڕێز بەجددی بەڵامی تە قسمەت و نسیب وا بوو کە گوێم لەسەوتێ بێ سپاس بۆ خوای گەورە ئەوە هەمووی نەحمەتێکە پاداشت داتەوە لە حوب للایە ئەوە بەرەکەتی خوایە کاکە دەوان یا ڕەبی خوا پاداشت داتەوە ئێمەش ئینشاءالله هەمومان براین جا و برایەتی کە هیچ پەرژەوەندێکی ئەم دنیای بەیەکەوە نامان بەستێتەوە تەنها لەبەر خاتری خوا یەکترمان خۆش دەوێ بەبێ ئەوەی یەکترمان بینی بە مامەڵەیەکمان هەبێت پرسیارەکە شت بەسەر چاو کاکە دەوەنگیان لە خزمەت مامۆستا گیان جاری وا کە دەستنوێ ژەگرم زۆر قەلەقم مامۆستا لە دەستنوێ ژوشتا وەکو چۆن وڵی مامۆستا گیان کە دەستنوێ ژەگرمانی بەردەوامها چۆنەڵێ تا بەڕێزێتی یەگەنێ باسی مۆزۆعێکە کرد يعني بجدي كاتي قلق بمديسان راكم ودسمي شجر معنيها والله وسوسه بله بەسەر چاو کاکەم کاکە دەوەن شتێکی جوانە وەژان ئیشاءالله ئەوە زەرورە بۆ موسڵمانان قسەی لەسەر دەکەم زۆر باش و پرسیارەکە ئیشاءالله مامۆستا جاخوا حافیز بێ خوا لەگەڵ یەکەم کاکە دەوەنگیان دەستەکانت خۆش بێ کاکە سامان فەرموو باشەکە السلام عليكم مامۆستا عەلەیکم السلام ورحمة الله کاک سامانگیان چاوت ماسکە مامۆستا گیان وەڵام دوو پرسیارم لەدەستە بوو پرسیار یەکەمت کاکە سامانگیان پرسیار یەکەم مامۆستا ئایا ئافرەت کە دەموچاو هەڵەگرێت برۆ و دەموچاوی هەڵەگرێت حرامە یان حەڵاڵە ئەوە پرسیارەکەم پرسیاری دومیشم مامۆستا گیان ئافرەت کە تەلەفۆنت بۆ ئەکا ئەڵێ مامۆستا گیان چۆن ئێوە ڕێ بۆ ئافرەتانە ئەدەن کە پێتان بن مامۆستا گیان وایە گیان بۆ ئەو هەندێک شت نەهاتەوە نیە قسەکەت جوانە جوانە کاکە سامانگیان منیش دەتوانم پرسیارێکت لێ بکەم ئەو ئافرەتەی کە دەستکاری دەموچاوی دەکا هەڵی دەگرێ یان برۆکانی باری دەکاتەوە ینی برۆکانی گەورەن یان هەری ئەتیادین یان دەموچاوی مووی لێ هاتۆ تووکی لێ هاتۆ پێوەی دیارە پرسیار لێ بکەوە تاوان حتمما دیارە دەموچاوی اینجا مێردی هەیە ئەو کەسەوە ئافرەتە بەڵێ بەڵێ مێردی هەیە زۆر باش کە حکومەکان فەرق دەکات ینی ئێستا وای باوەڕکە عیبی نییە ینی برۆیەکی زۆر ڕێک و پێک دەموچاوێکی زۆر ڕێک و پێک هەر وای لێ هاتۆ لێ بۆتە خوف چاو لە فڵان کەس دەکات ینی پێویست ناکە ئەو هەموو پەت و پەتکاریە بکە بەڵام کەسێک کە دەموچاوی بۆ شێوەیە ینی مێردەکەی پێی ناڕەحەت دەبێت ئەو حکومەکەی فەرقی هەیە بەسەر چاو کاگەسان ئیشەڵڵا عەرزم کردی پرسیارەکە جواب دەدەمەوە بەسەر چاو جواب دەدەمەوە لەسەر هەردوو قسەکان جواب پرسیارەکەی بەڕێزت دەخەمە سەر چاوم جوابت دەدەمەوە کاکە سامانگیان سەر چام ئەزیزەکەم دادا کاڵێ فەرموو خوشکی من السلام عليكم مامۆستا عەلەیکم السلام ورحمة الله خوش باشەکەم سلامەتی خوا جەزای خێرت داتەوە ئەجمعین ئینشاءالله وەڵاهی مامۆستا وەڵا ئەوەندە پرسیارم زۆرە تەزازم کامیان باس بکەم ئەک دوو پرسیار بکە لەبەر حرمەتی بەرنامەکە و کاتەکانی تریش ئینشاءالله پەیوەندیەکان بۆ کاتەکانی تر پرسیار یەکەمت فەرموو گرنگترینیان بکە مۆستا قورئان خوێندن دوسێ قورئانم بە کوردی ختم کردە عارەبیەکە باش ناتوانم بەڵێ ناتوانم ئەگەر بیخوێنی غەڵەتی تێپێ گونەحبار نابی دادا کاڵە تۆ ئەزانی بڵێن قەڵەم قورئانتان هەیە لە ماڵەوە بە قەڵەم قورئانەکە بیخوێنی نەوەڵڵی مامۆستا نەمکڕیوە وەڵڵی خۆ ئەوەندەش گرانی ئەگەر ئیمکانێتێک هەبێ قەزەی گرانەکەی نیە مامۆستا کوور مەجالم نیە بەخوا ڕاست دەفەرمیان برایەکت کەسێکت بچێت وەڵڵی مامۆستا بەجەز باوکمە نەخۆشە ئەنی هەمومان مەزغوڵین ئینشاءالله ئەوەش هەر بەجێکی گەورە دۆمیشان بەهۆی جەنابی باوکتەوە خوای گەورە پاداشتانداتەوە شیفای ئەویش بداینا ئێستا سەنتەرانەی قورئان نوری حیکمە ئیقرا
ئەوەی وەزارەتی ئەوقاف لە هەموو کۆڵانەکان الحەمدوللا خوا پاداشتیانداتەوە ئەو هەموو مامۆستا گەنجە ئافرەتان بۆ ئافرەتان پیاوان بۆ پیاوان ینی لەگەڵەکەی خۆتان دەگە هەفتەی 2 ڕۆژیش بچووە جەنابتان زۆر خوێندەوارن زوو فێری قورئان خوێندن دەبوون بەسەر چاو تشکێک دەخەمە سەر پرسیارەکە. لەمە سەر پرسیارەکەی دیکەشم وڵات سەبارەت بە ئافرەتێکە شەڵ لە مێردەکەیەکە مامۆستا چیەکە؟ شەڵ لە مێردەکەیەکە ئێستا هەمووش یعنی هەفتەی بڕە هەفتەی 2 کراس ئەکڕێ مامۆستا یعنی کوتاڵە و کەمالیاتە هیچ بەڕێ ناکە هەچی تێتە کۆڵان ئەم ژنە ئەیوەستێنێ ئەیوەستێن ئەڵێ پیاوەکەمیش پارەم ناداتێ. ئەی بەچی دەیکڕێ دادا؟ والله مامۆستا وی ئەم پرسیارەشم کرد والله قسەی خراپ لە دەمم دەرچوو منی شوتم قەنە ئەم پیاوە پارە ئەم پیاوە حتا ئێوارە ئیش بۆ تو ئەکا ڕوا ئەکا عەمەلایەتی ئەکا ئەم پارە چی لێکە والله 5000 مەداتێ 2000 بۆ منداڵەکان 3000 شەکەمە مەسرف ماڵ ئەوتم ئەم پیاوە پارە ناداتە تو ئەم قشتە بەچی ئەکڕی والله مامۆستا خوا بەگوناحی نووسێ وتم دیارە دەست لەگەڵ ئەمانیات یەکەڵ کردەوە تو هەموو قماشا کڕی استغفر الله حقیان نەبێ ئیتر مامۆستانی زۆریشم پێ ناخۆش بۆم قسەیەم کرد خراپت کردووە ئینشاڵڵا تشتێک دەخەمە سەرەوە ئەخە مامۆستا ئەو زانی هەر گیا خزمە حەز شتێک بێدادەجان خوشکی خۆ نییە خۆ لە خوشک نزیکتر نییە تیشکێک دەخەمە سەرەوە ئێمە ئینشاڵڵا ئەگە بمانەوێت دنیامان ڕوون بێ دڵمان ئیسراحەت بێ قیامەتمان ئاوەدان بێ دەبێ کەسانێکی ڕۆشنبیری ئیسلامی بین ئینشاڵڵا تشی دەخەمە سەرەوە بۆ جەنابیشت بۆ خەڵکی تریش والله ئەقسە لە دەمەم دەرچوو خراپم کرد خوای گەورە لە گوناهی منیش و تۆش هەموو مسلمانان بوورێ سەلامەت بی لە دوعاکانتش بێ بەشمان مەکە مامۆستا دوعای ساڵحان بێ ئاواتان بێتە جێ خۆتان بە جەنابی بەخشت بکە خوا پاداشتانداتەوە دادەجێت. بەڵێ پەیوەندیمان دیارە بەڕێزان دوا پەیوەندیمان کاکە محەممەد دەبێ کاک محەممەد فەرموو. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله كاك محمد. صوتي برنامج اللي مامۆستا بەڕاستی لە وتارەکانی تۆ زۆر بینیوە دارێکیان هەر لە وتاریستی حتا لەوە بەر وتاریخ خوێندنەوە دەرگوتڕێک هاتووی دەرگاکەی معلومات کردوێتەوە ئاگار لە کێشەکانی مە هەیە بەس نەخۆشم زۆر گوێم لە دەناوت بووە و لە مامۆستای بەڕێزی کەس دوان بۆ قەتڕاستە خۆت دوعای لەبەرخوای بەپارەوە دروستە بەس دەناب لە خودبەیدا ئەوەیە خەڵکانێکی زۆر ئامینی دەکەن بۆ خۆم نەخۆشی یەکەندەم هێتارە سەر منە لە زمای بایندا ئینشاڵڵا بڵام بۆ بکەین بإذن خۆی گەورە کاکە محەممەد ئینشاءالله پرسیاری شمێردار هەیە لەگەڵ ئەوەیدا بڵین لەگەڵ خۆخانکردنەوە شتیوادا دار هەیە دوای خۆخانکردنەوە خوێن دەبینمەیە ئایا نوێژەکان دروستە یان نا لە دوای خۆخیانکردنەوە خوێن دەبینی دوای هەفتە دەکەم دوای دەکەم بەڵێ خوێنەکە دەبینی بە جلەکانتەوە دەبینی دواتر هەفتێ دەکەم دواتر بەڵێ هەر هەست پێ دەکەی یان هەر بە چاو دەیبینی دواتر هەیە دەبینم بەسەر چاو کاکە محەممەدی ئینشاءالله بە ئیزنی خۆی گەورە تیشکێکی باش دەخەمە سەر ئەو بابەتە بەڵام بە قسەمان بکە بۆی کەوا تووشی وەسواسی نەبی یا ڕەبی خۆشفای بەخێرت بدە ئینشاءالله لەگەڵ نەخۆشی مسلماناندا لە جومعەشە دوعای خێرت بۆ دەکەین خوا دەرگای ڕەحمەتی لێ بکاتەوە کاکە محەممەد گیان سەرچاو ئەز دەکەم قوربانت بم چاو ماز دەکەم خوا لەگەڵ بەڕێزان دیارە ئەو دو پەیوەندی بوو برایانی کۆنتڕۆل دڵێن لەبەر کاتەکە بۆی دەرفەتی وەڵامدانەوەیکی باشی ئەو بەڕێزانەمان هەبێ ئەوەیە دەڵێن بەڕاستی وەسواسی بەڵایە بۆ وەسواسەکە بەڵاشە بۆ ئەو کەسانی کە لەگەڵی دەژین چارەسەرەکەشی ئەوەیە خۆت بخەرە بەردەمی پرسیارێک ئەو کەسی کە وەسواسەت هەیە بڵێ من بە قسەی شەرع بکەم یان بە قسەی شەیطان بکەم شریعەتی خوای پەروەردگار کەلامی خوایە وما جعل عليكم في الدين من حرج والله لآيني إسلام دا شتێکمان نییە مایەی بارکورسی بێ بۆت ئێستا تۆ دڵۆ پێم میز بە حاڵ بەرمناڵێک پێوەیەتی ویان پێوەی نییە هەها دینی خوال لە خۆت قورس کرد خوا فەرمووی من کە ئیسلامم ناردووە پاک و پوختیم بۆ داناون یەکەم بابەت لە کتێبە شەرعیەکاندا کتاب الطەهارەیە باسی خۆ پاکردنەوەیە بەڵام نابێت تووشی وەسواسی بین ئەبێت تکایە تۆ لە بینی کەلامی خوا و وەسوەشەی شەیطان کە هانت دەدا بە قسەی کامیان دەکەی چارەسە بەس ئەوەیە لەو کاتەدا بڵێ خوای پەروەردگار من بە قسەی تۆ دەکەم شەیطان بەنەفرەت بی بەڵام ئەگەر هەر چوویتەوە سەر بابەتەکان نەعوذ بالله وەکو بڵێ خوای بە قسەی تۆ ناکەم شەیطان دڵی تۆ خۆش دەکەم
ئەوە چارەسەرەکەتە. دینی ئیسلامی ئێمە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم زۆر پاک و پوختە، پاک و پوختترین مرۆڤی سەرزەوی بۆ، بەڵام دینێکی ئاسانی بە ئێمە ڕاگەیاندووە. لە صحیحی بوخاری و مسلمدا فەرمودەیەکەیە ئوم قەیس کە ئافرەتێکە دەفەرمێ منداڵێکی بچووکیان هێنا، منداڵەکە یعنی هێشتا نانی نەخوار بوو، بەس شیرەخۆرە بوو، مناڵێکی کوڕی شیرەخۆرەیان هێنا، فأجلسه النبي صلى الله عليه وسلم في حجره. پیغمبر صلى الله عليه وسلم مناڵی زۆر خۆشویستووە، مناڵەکەی وەرگرتو لە باوەشی خۆیان داینیشان، فبال على ثوبه. ئەو کاتە ئەم دایبی وشتانە نەبووە، وەڵام مناڵەکە ڕێک خۆی تەڕکرد و بەسەر جلەکانی پێغەمبەر لە پیرۆزەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم میز هاتە خوارەوە. فدعا بماء فنضحه ولم يغسله. پیغمبر صلى الله عليه وسلم فرمووی پەرداخی ئاو جامولکەیەک ئاوم بۆ بێنن، دەستی تێکرد وەکو چۆن نانی تیری تەڕەکەی ئاوە تۆزە ئاوی لە پڕژاند و ئیتر نەیشتەوە. چاو لێیە میزەکە پێیدا ڕۆی، بەس منداڵەکە نانی نەخواردووە، ینی بەش مناڵی شیرە خۆرەیە، یەک تۆز ئاوی لێ ڕشاند و پاشان نەیشتەوە و بابەتەکەی بە سوچی نیشانداین. ئێمەش ئەگە بە شوێنکەوتی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم ئەبێ بەڕاستی دینی خوا بە ئاسانی وەرگرین، دینی خوا ئەم وەسوەسە و شتانەی تێدا نییە. چارەسەرەکە عەرزم کردن بۆ ئەو خوشکە بەڕێزەی کەوا وڵامماندایەوە لە پرسیاری ئەم تەوەرەیەدا و هەروەها بۆ هەموو ئەو بەڕێزانی کە وەسواسیان هەیە بڵێ من کەلامی خوا و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و قولی ئیمامی عومەر لا تخبرنا، پێمان ماڵێ ئەسڵ لە لای ئێمە هەموو شتێک پاکە ئیلا مەگە چاومان بە پیسەکە بکەوێ، ئیلا مەگە بۆنی پیسەکە بەسەرماندا بێ، ئەینا ئەوەی تری هەمووی پاکە. ئێستا ماڵەکەی تۆ ئەسڵ وایە ماڵەکەت لە مەدخەلەکەەوە دەیتە ژوورەوە، وەڵڵا حەوشەی ماڵەکانیشمان هەمووی نوێژی پێوەیە، کابرا بەرماڵێک نەبێ دەبێت بەرماڵەکە شوێنەکەی پاک بێ، ئەو مناڵە لەوێدانە نیشتۆ بە تایبەتی مناڵی ئێستام و دایبشتی وای پێوە تەنان ئەگەر نەشتی بێ، ئیلا مەگە بڵێن مناڵەکە شیرەخۆرە نییە، نان دەخوا لەم شوێنەدا تەواو خۆی تەڕکردەوە، هەموو کومبار و ماڵەکەی تەڕکردووە، لە ئەوێ نوێژمەکەوەرە لەم لاترەوە بیکە، بەڵام هەیە لەسەر بەرماڵەکەش قەناعەت ناکە. ئەمە تۆ بە قسەی خوا نەکرد، بە قسەی شەرع نەکرد، نەعوذ بالله بە قسەی شەیطانت کرد و دڵی شەیطانت خۆش کرد. جا هەموو جار کە شەیطان ویستی ئەمەت پێ بکە بڵێ بە نەفرەت بی من شەرعە جوان و ئاسانەکەی خوای پەروەردگار وەردەگرم. ئینشاءالله خوای گەورە هەموو لایەکمان لە بەڵای وەسوەسە پارێزێ. دەچینە سەر وڵامی پرسیارەکان. دایکی محەممەد ئەڵێ ماڵیان لێ تێکداوم بەداخەوە بوختانیان بۆ کردم، کەسەکەش لە ڕووی یاساییەوە نەهات بەرەو ڕوون بێتەوە. بەداخەوە دەبایە وەکو عەرزم کردی لە وڵامەکاندا دایکی محەممەد دەبایە هاوسەری بەڕێزی شت زانی ئەمە بوختانە دڵی گەورەتر بوویایە. بوختان بۆ ئافرەتانی داوێن پاک دەکرێت. لە سوورەتی ئەننووردا کە ئێمە هەموو جا قورئان دەخوێنینەوە خوای پەروەردگار باسی ئەومان بۆ دەکات دای عائیشە بوختانی هەرە گەورەی پێکرا، ئەو بوختانەی کە لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرا بۆ دایکی ئیمانداران، بۆ کچی ئەبوبەکری سیدیق، بۆ خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پاکترین ئافرەتی سەرزەوی خاتو عائیشە چه بوختانێکی گەورەی بۆ کرا. ئەمە دڵخۆشیە بۆ تۆ دایکی محەممەد، یعنی دایکانی ئیماندار خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو بوختانە گەورەی بۆ کرا. بوختانەکە وا ڕازێنرابەوە هەتا قورئان نەهات پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵی ئیسراحەتی نەکرد. ئەو پێغەمبەرە پایە بەرزە دڵ پاکە. بوختان زۆر زۆر قورسە، بۆی یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان، لە سەبعی موبیقاتە حەوت تاوانی زۆر زۆر گەورە هەن لە دوای شرک و قەتڵ و زینا و قەسف المحسنات الغافلات. ئەو کەسانی کە ئافرەتێکی بە ئەخلاق و بەڕێز وەکو دایکی محەممەد بە ناحەق بوختانی بۆ دەکەن و ماڵی تێک دەدەن، ئەوە تۆ ئەوەندە خۆتیان پێوە ماندوو مەکە. جمعەی وتاری ڕابردووش لە تەوەرەی بەرنامەی خۆشەویستیدا باسی ئەوم کرد، تۆ یەک جار حەواڵە بە خوای کە بەڵام ژیانی خۆتی پێوە مەفەوتێنە. ئینشاءالله بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار قەرەبووی خێرم بۆ بکەیەوە، یا ڕەبی خوای دنیا هەر تێدەپەڕێ، قیامەتم ئاوەدانکەی، بەهەشتم بەنسیب بکەی. پەروەردگارە ئەو کەسانش کە ماڵیان لێ تێکدام هەموو ڕۆژێ ئەم دوعایە پێویست ناکەی، یەک جار یا ڕەبی خوای سپاردم بە تۆ، خوای گیان تۆ ئەحکەم الحاکمینی، تۆ ئەعدەل العادلینی، تۆ مسقالە زەڕەستەم قبوڵ ناکەی. ئەو کەسەی ماڵی دێ تێکدام خوای تۆ دەیناسی و دەیبینی، یا ئەڵڵا بە تۆم سپار. بەڵام لە جیاتی ئەوی هەمیشە خەریکی دوعاکردن لەو بی ئەو خۆت زەرەت دەکەی، یعنی وا لێدێت دەروونت دەبێتە زبەڵدان، ماڵوێرانی تر دەبی، دەروونت تووشی نەخۆشی دەبێت، لە جیاتیەوە ذکر بکە، لە جیاتی بڵێ سوبحان الله، بڵێ الحەمدولله، سڵاوات لێ بدە ئینشاءالله تعالی بە ئیزنی خوای گەورە. خوا قەرەبووی خێرت لە دنیا و لە قیامەتە دایکی محەممەد بۆ دەکاتەوە. و ئەو کەسانش کە
بەداخەوە بەدای وڵاتی ئێمە بەداخەوە بوختانکردنە هەروە بە بەلاژ بۆ یەکتر ماڵ تێکدانی یەکتر وڵای کارێکی زۆر مەترسیدارە هەر کەسێ ماڵی کەسێک تێکدا دڵنیا بێ خوای گەورە ماڵی تێک دەدا و قیامەتیش هەیە کەس حەقی لەسەر کەس نامێنێتەوە خوا پەناماندا دوامێن دڵی لە ڕۆژی شەو ڕۆژی جمعەدا سەڵاواتی ئیبراهیمی بەڵێ ئەو باشترین سەڵاواتەکە کە لەگەڵ دڵی كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أجر أما بغي أما الصلوات هذه تيرو توا والله أنتوا تيصد صلاة اللي يبدي 1000 صلاة اللي يبدي لو أشي أود بيدولو دريج به أتواني دا الصلوات يكي أوليا صلوات إبراهيمية دا دا الصلوات كوتايشان هالصلوات إبراهيمي كما صليت لقل بله بلام أوي تريك الزانيت كاتكت بدستوانيان جمارة كان وكو بيويز بون ناكره ألو كاتدا اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم أو الصلوات التواوى وأجر باداش التواوى شدقاتي بلام أولا كي كوتايكي الصلوات إبراهيم يجبه أو الزوز والباشترا دايكي محمد پەیوەندی دووەممان کاکە محەممەد بوو دەڵێ لەگەڵ براکەم کێشەم هەیە وتم بەخوای گەورە بە تەلاقم مەسەلەی تەلاق من قەت جوابی تەلاق نادەم چکم من ئەندامی لیژنەی فتوانیم بەڵام هەروەکە وتوتە بە تەلاقم ئینشاڵڵا تەوبەیەک کە لە بینی خۆت و خوادا و جارشکە وشەی تەلاق بەکار مەهێنە وشەیەکی ناشرینە وەک لە خێزان پێی لە کەدار دەبێ و خۆت دڵت پێی ناڕەحەت دەبێت بەڵام ئەوەی کە ناوی خوات هێناوە جارشکە کاکە محەممەد لەحقڵ هەر کەسێکا تۆڕەبووی بڵێ بە گەورەی خوا بە گەورەی ئەڵڵا مەرحەبان ناکەم خوال لە حەقی خۆی دەبورێ بەچی ئێستامەی تو ئیشەڵڵا تەلاق نەکەوتەوە بە ئیزنی خوا گەورە هەر ئەوەندە دووت بێ بەڵام لەبەرەوەی کە سوێندت خواردووە ئەگەر بۆت دەکرێت نانی دەفەقی بدەواتە 3500 دینەش لەو برنجێک هەژارێک پێی تێدەخوا واتە 35000 بۆ دەکەس جەماڵی وا هەیە کە تۆ فەقیرن 5 سەرخێزانن بای 5 سەرخێزان 3500 بدەیە ماڵێکی تریش بدۆزەوە 5 بن ئەواتە تەوزیعەکەی بە دووە ماڵدا یان ماڵێک 10 سەرخێزانن هەژارن بە یەک کەڕەت هەمووی بدە بە ئەوان ئەگە ئیمکانێتی ئەو 35000 نییە خواردنی دەهەژار ئەو کاتە 3 ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بە 3 ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بە بڵێ یا ڕەبی خوا ئەمە کەفارەتی سوێندەکەمە دوای ئەوە لەگەڵ براکەت بچی بۆ هەر شوێنێک و ئینشاڵڵا تەرکی عەلاقەی مەکە کەفارەتی سوێندەکەت بدە و مەرحەبای براکەت بکە و ئینشاڵڵا جارشکە لەسەر شتی ئاوا یعنی شتێکی بچووکە دی بە دڵنیاییەوە لە براو لە هیچ کەسێک سوێن مەخۆ کە مەرحەبایی ناکەم جا بۆت کرا ئەوە ڕۆژی بۆ هەر نەفرێک 3500 دینار لەو برنجێکی سادەی باش دەکە هەژارێک پێی تێر دەخوا دەکاتە 35000 بۆ دەفەقیر ئەگەر پێت ناکرێت کاک محەممەد عەرزم کردی 3 ڕۆژ لە زیادی کەفارەت بەنێتی کەفارەتی ئەو سوێندە بە ئیزنی خوای گەورە بە ڕۆژوو بە کاکە مەعاز تەمەنی پڕبەرەکەت بێت تەمەنی 8 ساڵە الحەمدوللا قورئانی جوانیشی بۆ خوێندین کاکە مەعاز یا خوا دەست و چاوت خۆش بێ ئەم شەو دڵمان خۆش بوو خوا دڵت خۆشکە ئینشاڵڵا کاکە مەعاز بە ئیزنی خوا لە گەڕەکەکەتان لە مزگەوتەکەتان لەو سەنتەرانی کە فێربوونی قورئان منداڵانی وەکو جەنابەت فێری قورئان دەکەن ئینشاڵڵا دەرسیان لەلا بخوێنە یعنی لە لای مامۆستا قورئان بخوێنی زۆری فەرقە لەوەی کە بە قەڵەم قورئان یان بۆ خۆت بتەوێت لە ڕێی گوێگرتنەوە فێربی لە لای مامۆستا ئێستا تۆ تەمەنت پڕبەرەکەت بێ کاکە مەعاز الحەمدوللا یعنی مێشکت باشە زاکیرەت باشە بە ئاسانی فێری علومی تەجوید و مەخرەجی حرفەکان دەبی ئینشاڵڵا لە مزگەوتەکەی خۆتان یان لە سنتەرێکی فێربوونی قورئان ناوی خۆت تۆمارکە ئەگەر هەفتەی یەک ڕۆژیش بێ ئەوەم ئەکە مەکتەب هەیە بچۆ ئەگەر مەکتەب نەبوو خولەکانی هاوین بە ئیزنی خوا هەموو ڕۆژێ بچۆ ئینشاءڵڵا پێشنوێژیش بکە پێشنوێژیش بۆ دایە و بابە بکە تۆ منداڵێکی پاک و پوخت و قورئان ڕەوانی بە ئیزنی خوا گەورە فاتحاکەشت جوانتر ڕەوان کە بە ئیزنی خوا سوڕەتی عەسر و قول هوەڵڵاشی لەگەڵا بخوێنە ئەگە خوێن وەکو ئێستا خوێندت زۆر جوانت خوێن ئینشاءڵڵا پێشنوێژیان بۆ بکە ئەو ڕۆژانی کە دایە باوە بۆی نەکرا بچێتە مزگەوت یان دایک و خوشکەکانت براکانت لە ماڵەوە بوون ئەرە وەڵڵا کاکە مەعاز پێشنوێژی تۆ دروستە و دەستەخۆشی لێ دەکەم یاخواتە منت پڕ بەرەکەت بێ خۆدا بۆ دایک و باوکی خۆتت بێڵێ کاکە دەوەن زۆر سپاست دەکەم هەستی برایەنت نوان ئێمە الحەمدوللا هیچ پێویستێکی مادیمان بە هیچ موسڵمانێک نییە و کەسیش پێویستی بە ئێمە نییە هەموو مەحەبەت و خۆشەویستیمان ئەم بەرنامەی خۆشەویستیش هەر خۆشەویستی خوا کۆی کردوینەوە یا ڕەبی خوا پاداش بداتەوە کاکە دەوەن هەم جەنابەت هەموو ئەو ئیماندارانەش کە فی سەبیلیلا بەندەی گونەهباریان خۆش دەوێت خوا جزاتان داتەوە دەفەرمین کە دەستنوێژ دەگرم قەلەقم کاکە دەوەن پرسیارەکە زۆر باش بووە ئەمە ڕێکتەوەرەی بەرنامەکەمانە بەڕێزم لە شریعەتی ئیسلامدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثی لەسەرە کەسێکی بینی سعدی بینی دەستنوێژی هەڵدەگرت
يعني ئاوێک جارێک دموچاوی دەشت دوان سیان چوار فەرمووی ئەی سعد ئەم هەموو ئیسرافەت چییە؟ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی ئاو کە بۆ دەست نوێژیش بەکاری بێنی هەر ئیسرافی تێدایە. فەرمووی بەڵێ ئەگەر وەلەو کونتە عەلا نەهرین، یعنی لەسەر بەحرێک بی، لەسەر دەریایەک بی، لەسەر چۆم و ڕووبارێکی ئاو بی، ئەخواوەکە دەڕوە لێی کەم نابێتەوە، بەڵام 3 جار زیاتر دەموچاوت مەشۆ، 3 جار زیاتر دەستت مەشۆ. بۆ؟ چونکە کە کردت بە چوار ئەوە سەرەتای لاڕێبوون تا تووشی بەڵای وەسوەسە دەبی. ئەی نابڵی جا لەم بەحرەیە خواوەکە دەچێتەوە بەحرەکەەوە ئەم چۆمە ئاوە گەورە دەڕوا جا بۆ 10 جار دەموچاوم نەشۆم، نانانە 3 جار زیاتر نا. جا عولەمای شەرع قسەیەکی زۆر جوانیان هەیە، دەڵێن ئەگەر کەسێک زانی تووشی قەلەقی دەبێ 1 جار بەسە، 1 جار دەموچاوە شت ئیتر مەیکە بە دوو، چونکە کە کردت بە دوو دەکەی بە 3 دەکەی بە 4 بە 1 جار شەیتان بە نەفرەت کە بڵێت دینی خوا ئاسانە، خوا فەرموویەتی لە دینی منە قورساییمان نییە. ئەمجار جەنابەت دەفەرمووی دەست نوێژ هەڵەگرم و دەستمە نوێژەوە، لە ناو نوێژە بیرت هاتەوە ئەوە ئیشی شەیتانە، ئەوە ئیشی نەفسی بەدکارە. کاکە دەوەن پێت دەڵێ یعنی لەوە نوێژت دابەستووە وەڵڵا قاچن نەشتووە، لەوە چە قولە پێت تەڕ نەبوو بێ، بەو خوا مەسحی سەرت نەکردووە، تەنانەت یعنی لە 100 یەقینت هەبوو کە مەسحی سەرت نەکردووە مەگەڕێەوە نوێژەکەت مەبڕۆ نەچیەوە بە دەستانشی و دەست نوێژەکە، مەچەوە سەر مەغسەلەکە، مەچەوە حەوزی مزگەوتەکە، تازە تەواو یعنی لە 100 یەقینت هەیە کە مەسحی سەرت نەکردووە، پێت دەڵێ وەڵا قاچت تەواو تەڕ نەبووە، باشە لەوە چە دەموچاوت شت بێ مەسحی سەرت کردبێ بەخوا دەست نەشتووە، ئێتر پێویست ناکە سەی دەستی خۆت کە بزانیدا خۆت تەڕێیاننا لە ناو نوێژە تەواو. وڵە شەیتان بە نەفرەت بی هەر چیم لەگەڵا بکەیت تەواو من نوێژەکە بۆ خوا دەکەم، بە قسەی شەرع بکە و بە قسەی شەیتان مەکە، کە نوێژت دابەست تازە 1000 جار خەتەرە و وەسواسیت بۆ دروستکە، قاچت تەڕ نەبووە، مەسحی سەرت نەکردووە، ئانیشکت تەڕ نەبووە، وەڵا تەواو ئیتر لەوە چێ دەموچاوت تەواو نەشت بێ، مەسحی سەرەکەت تەواو نەوێت نەنا تەواو بڵێ خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی شەرعەکەی فەرموویەتی کە نەگەڕێمەوە ناگەڕێمەوە، ئیتر ڕزگارت دەبێ، بەڵام کاکە دەوەن 1 جار بگەڕیتەوە تازە بەڕاستی ژیانت تاڵ دەبێ. ئومێدەوارم ئینشاءالله خوا منیش و جەنابیشت مسلمانان لە وەسوەسە پارێزێ. کاکە سامان دەڵێ ئافرەت ئەگە دەموچاوی مووی پێوە بێ یان برۆکانی گەورە بن، مادەم مێردی هەیە و ڕەزامەندی مێردەکەی لەسەرە و مێردەکەی وا پێ خۆشحاڵە دروستە، بەڵێ ئەو ئافرەت کە سمێڵی مووی لێ هات کە نابێ لەوێ بێ یان چەناگەی بە زۆری ئافرەتان مووی لێ دێ یان ئەم ڕوومەتانەی مووی پێوە بوو بە هەر شێوازێک بێ بەڵام تەندروست بێ، واتە ئامێرێک بەکار نهێنێ کە زەرەری تەندروستی لێ بدە، جوان دەموچاوی خۆی ساف و لووسکە، بەتایبەت کە مێردی هەیە ئافرەت ئەسڵ ئەوە هیچ مێک بە دموچاویەوە نەبێ. ئەنجا بەنسبەت برۆکانیەوە ئەگە برۆی زۆر گەورەیە وتارێکی تایبەت لەم پرسیارانەی بەرنامەی خۆشەویستیدا وەڵامی برۆم داوەتەوە وەک بە کتێبیش نووسیمە، ئەگە برۆکە زۆر قەوی و گەورە بوو یان تەواو هاتبووە یەک وعنی مێردەکەی پێی ناڕەحەت بوو، ئافرەتان جێگەی سەرنج بوو بۆیان، ئەمە بۆی هەیە نابێ بیتاشێ، نابێ ئیتر لە 100 تاڵێک بیهێڵێتەوە، ئەمە دەستکاریکردنی خەڵقیەتی خوای و لعنەتی لەسەرە، بەڵام ڕێکی خاتەوە ئەنی بە مەقەستێک بە شتێک ڕێکی خاتەوە یان ناوەندەکانی برۆکانی لێرجاکاتەوە بۆ ئافرەتی شکالێکی لەسەر نییە، والله ئاعلم مادام مێردەکەشی پێی خۆشە لەبەر دڵی مێردەکەی بێ خۆش ئاگاداری نێتی ناو دڵەکانە لابردنی مووی دەموچاو بەتایبەت ئەو سمێڵ و چەناگە و ئەو شوێنانە ئەم شوێنانی ئافرەت کە نابێ مووی پێوە بێ ئەوە بەتایبەت بۆ مێردی خۆشیبی شەڵا پاداشتیشی هەیە. دەڵێ زۆر خوشکان لەن مامۆستای گیان ئێمە بە دڵنیایی و مامۆستایانی ئاینی هەر کەسە دیارە خۆی لەبارەی خۆیەوە قسە دەکا، ئێمە ئەو ڕۆژەی کە دەبینە مامۆستای ئاینی لەسەر شتێک پەروەردە بووین، ئەویش ئەوەیە کە هەموو ئافرەتان دایکمانن، خوشکمانن، کچمانن، ئێمە مەحرەمی ئەسراری خەڵکین. ئەوە ئەگە کەسێک خوا نەخواستە مامۆستایەکی ئاینی خۆی وانە بێ ئەوە دەرونی نەخۆشە، چۆن دکتۆرێک کە سوێن دەخوا لە دوای تەوابوونی پزیشکی هەموو ئافرەتی خەڵک دەچێتە لای ئەبێ بە چاوی خوشکی خۆی سەیریکە، بە چاوی باوکایەتی، بە چاوی یعنی برایەتی سەیریکە. وشەی گیانی ژێستا مەڵم کاکە سامانگیان یعنی مەسەلەیەک نییە بەو بابەتە، بەڵام وا قسەکەی جەنابیشت بە هەند وەردەگرم ئافرەتێک هەر چۆنێک بێ بڵێ مامۆستا چۆنی نەڵێ مامۆستا گیان، ئەو وشەیەش لەگەڵ نەبێ باشە، بەڵام بڕواتان هەبێ من لە دڵودەرونی خوشکانی خۆمان ئەوە نزیکی 30 ساڵی ڕێکە مامۆستای مزگەوتم لەگەڵ لەوانەیە سەدان ئافرەتە ڕسمیشم گرت بێ، ئێستا نەزانم دموچاوی ئافرەتێک چۆنە، چونکە ئەوانە هەموو کچی ئێمەن، ئافرەتێک کە تەلەفۆن بۆ ئێمە دەکا وەکو باوک پرست پێ دەکا
وەکو برا پرست پێ دەکات ئەگە خوا نەخواستە مامۆستایەکی ئاینی بۆ خۆی وانە بێ ئەوە دڵی نەخۆشە ئەوە حەقوای هەم مەلایەتی نەکە ئەوە ئیستیغلالی ئاین نەکات چونکە خەڵک حیا و حرمەتی خۆی بە مامۆستای ئاینی دەستپێرێت جاگە مامۆستاکە خوا نەخواستە بۆ خۆی دەرونی تەواو نەبێ ئەی قوڕ بەسەر کۆمەڵگا بەڵام قسەکەی جەنابیشت کاکە سامان بە هەند وەردەگرم هەموو خوشکێکی بەڕێز لەگەڵ مامۆستا بێ یان لەگەڵ کەسێکی تر بێ هەر بە ناوی ئەتیادی خۆی کاک فڵان کەس یان مامۆستا ئەو گیانەی لەگەڵ نەبێ قسەی جەنابەت کاکە سامان لەسەر سەرم وەڵا جوانترە وا باشترە بەڵام ئەگەر کەسێ لە دەمی دەردەچێ یان وا فێر بووە ئەو خوای گەورە ئاگای لە نێتی دڵ و دەروونەکانەوە ئێمەش خۆشمان وای هەموو ئەو کشانم ئەو خوشکانم ئەو دایکانم کە پەیوەندیمان پێوە دەکەن هەر پەیوەندی دایک و کوڕایەتیە پەیوەندی خوشک و برایەتیە پەیوەندی باوک و کچایەتیە ئێمە دەرونی خۆمان شکوش ساخ کردوێتەوە سوپاس دەکەم کاک سامانجان خاتو کاڵێ دەڵێ قورئان خوێندن بە کوردی عەرەبی نازانم عەرزم کرد ئەگەر دمەجالت هەبێ یەکێ قەڵەم قورئانێکت بۆ بێنێ یان جەنابەت باوکن نەخۆشە خوا پاداشتان داتەوە بە کوردی شەر بیخوێنە هەر ئەجر دەگاتێ و بە عەرەبیەکەش بخوێنە یعنی قەیچەکە ئەگەر غەڵەتی شت کرد خۆ گوناهبار ناوی خۆ کافر ناوی بەڵکو ئەجرت هەر دەگاتێ بە عەرەبیەکە شەر بیخوێنە بە کوردیەکەش ختمی بکە ئینشاءڵڵا بەردەوام هەوڵیش بدە ئەگەر ڕۆژی 1 ساعتیش بێ یعنی هەفتەی 1 ساعتیش بێ خات و کاڵێ دادەیگیان ئەگە هەفتەی 1 ساعتیش بێ لەگەڵ دەستە خوشکەکان تا سەردانی سنتەرێکی فێرکردنی قورئان بکەن کە ئەم سنتەرە جوانانە ئەلحەمدوللا ئەم مامۆستا ئافرەتە بەڕێزانە خۆبەخشانە لێبڕاوانە یا ڕەبی خوا جەزایان ئەم کوردستانیان کردووە بە گوڵستانی قورئان لە هەموو شار و شارۆچکە و گوند و گەڕەکێکە سنتەرێکی فێرکردنی قورئان هەیە ئەم خوشکە باشانەمان دەچنە لای خوشکەکان برایان دەچنە لای برایان خات و کاڵێ ئینشاءڵڵا یعنی فرسەتێک بێنە ئەوەش هەر وەکو خزمەتی باوکت ئەویش پێویستە خزمەتی خۆشت بۆ فێربوونی قورئان پێویستە بە قسەی برای خۆت بکە هەفتەی 1 ساعتیش بێ سەردانێکی ئەو سنتەرەی گەڕەکەکەدان بکە و فێری قورئان بە کوردیەکەش خێری تەواوەتر بۆ نووسراوە دەڵێ ئافرەتێک فێڵ لە مێردەکەی دەکا خوشکی باشم خۆزگە میلەتی ئێمە تەداخولی ژیانی دراوسێمان نەکردایە یعنی بەڕا بەداخەوە ئێستا ژیان لە سیتیەکاندا نەبێتە ڕیکلام خۆ نەخواستە بۆیان کە کۆمەڵشتی خراپی تێدایە دراوسەکەت بمرێ نازانی چی لێ مردووە چەند ساڵ دراوسەکە نازانی ناوی چییە شوقەکە نازانی ئەوەی بەرامبەرت ناوی چیە ڕەن بە ئەوە ناڕەحەت بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڵام یەک شتی باشی هەیە کەس گونەهبار نابێ کەس تەداخولی ژیانی کەس ناکە کەس لێن ناپرسێت تۆ لەکوێ بووی چیت کڕی بەڵام گەڕەکە شەعیبیەکان گەڕەکە میلیەکانی خۆمان بەداخەوە ئەوە تا جەنابە دەزانی دژنی دراوسەکەتان چەندی کڕیوە و لە چی کڕیوە و مێردەکەی چەندی ئەداتەوە ئەو بۆت باسکە 5,000 دەداتێ و 3 بۆ مەسرەفی منداڵەکان زەڕور نییە ژن باسی مەسرەفاتی ماڵێ بکە خوشکە کاڵێ ئەسڵەن تۆژر نابێ ڕێگا بە خۆت بدەیت من چم داوە لە ئافرەتێک یعنی دەستت هەیە لەگەڵ تێکەڵانەوە بوختانە وەڵڵا دەبێ بچی گەرنی خۆتی پێ ئازاکە بڵێت خوا یا ڕەبی خوا لێم ببووری و هەوڵیش بدە ئەگە دەتەوێت بەختەوەری دنیا و قیامەت بی قەت سەیری دراوسێکەتان مەکە یعنی تەنانەت ئەو هاتە دەرەوە بە شتکڕینێک تۆ بڕۆ ژوورەوە با بە ئیسراحەت شتەکانی بکڕێ ئەگە سارەکەیان خۆزگە هەمومان فێریەوە بین کە سارەیان هاتەوە ماڵەوە سندوقی سارەکەی کردەوە خێزان و منداڵەکەی لەگەڵ بوو تۆ بڕۆ ژوورەوە چاوی خۆت بگرەوە بڕۆ ژوورەوە چاوەڕێ بکە تا ئەوان شتەکانیان دەبەنە ژوورەوە با سەیری یەکتر نەکەین بەم ڕەعەتی حاڵی یەکتر بکەین ئەوەی تۆ جەنابەت بوختانە ئەو پەیوەندی بەخۆیەوە هەیە بەچی دەیکڕێ بەچی ناکڕێ مێردەکەی ڕەزیلە دەست بڵاوە کرێکارە ئەو خوا لە قیامەتە لە تۆ ناپرسێتەوە بەڵام لەسەر ئەو قسەیە لێت دەپرسێتەوە ئەو ئافرەتە بەچی ئەوەی کڕی دەستی لەگەڵ فڵان کەسا تێکەڵاو کردووە ئەو بوختانێکی گەورەیە بۆیە تکاتان لێ دەکەم بە هەمومان ڕۆشنبیرێکی موسڵمان بین تەداخولی کاری یەکتر نەکەین ئیلا مەگە کەسێک خۆی هات داوای لێکردی هاوکاری بی ڕێنمایی بکەی ئەویش بە ئینسافەوە بە شارەزاییەوە لە حدودی شارەزایی و دڵسۆزی خۆتەوە دەرگای خێری لێ بکەی و قسەی خێری بۆ بکەی ئەینا دراوسەکان نابێت تەماشای یەکترکەن و چاودێری یەکتر بن و بینی خۆشت و خوار ئینشاءڵڵا خوشکە کاڵێتەوە بەیەکی نەسوح بکە کۆتا پەیوەندیمان کاکە محەممەد ئەڵی سوودم لە وتارەکان بینیەوە دەڵی دەرگای ماڵی ئێمەت کردوێتەوە ئەلحەمدوللا سوپاس بۆ پەروەردگار زۆربەی جومعان خەڵک لە دوای وتار دەڵێ وەڵڵای مامۆستا ڕێک باستی منت کرد ئەمە قورئان باس دەکەین ئەم قورئانش ڕێک بۆ کۆمەڵگا دابەزیوە بەدڵنیاییەوە حەمد و سەنا بۆ خوای پەروەردگار هذا من فەضلی ڕەبی ئێمە بەردەوام لە خزمەت قورئان داین زۆرتر ئاەتەکانی قورئانشی دەکەینەوە بابەتە کۆمەڵایەتیەکانیش باز دەکەین ڕێک ماڵی جەنابتە کاکە محەممەد ماڵی کاک فڵان کەسە خوشکە فڵان کەس ڕێک ئاوێنەکە خۆی تیا دەبینێتەوە چارەسەرەکەشی ئینشاءڵڵا ئاوێکی خێر ئاوێکی ڕەحمەت بکەین بە دڵە ماندووەکاندا ئەوەی هەبێت لە فەزلی خوای پەروەردگارەوەیە من زۆر لەوە بچووکترم کە شتێک مزانی بێ هاچی هەیی خوایە
ئەڵێ نەخۆشم دوعای دەستە جەمعی بە ئیزنی خوا دوعای مزگەوت زۆر گیرایە واللهی لە ناخی دڵەوە هەموو جمعی ئەڵێم خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەیت ئەو هەموو خەڵکە دەست بە دەست نوێژەش یەک پارچە دەڵێن ئامین ئەگە من شایانی ئەوە نەبم بەڵام ئینشاءالله کەسانێکی تێدایە شایانی ئەوەیە خوا دوعای ئامینی ڕەت ناکاتەوە یا ربی خوای پەروەردگار بە گەورەی خۆشت بە بەرەکەتی ئەم شەوی پیرۆزی جمعەیەش شیفای بەخێر بۆ کاکە محەممەد و هەموو من نەخۆشی مسلمانان بنێری ئینشاءالله لەگەڵ دوعای بەیانیش دەکەڵین خوای شیفای نەخۆشەکان بدەیت کاکە محەممەد تۆ یەکێک دەبی لەوانە دەڵێ خوێن دەبینم کاکە محەممەد جان هەوڵ بدە مادام خوێن دەبینی شتێک لە دوای پاکردنەوە دێتە دەرەوە نوێژەکانت دەست نوێژ مەگرە تا بانگ دەبێ دەست نوێژ مەگرە تا بانگ دەبێ کە بانگی نیوەڕۆیدا یەکسە بڕۆ دەست نوێژەکەت بگرە بڕۆ سەر بەرماڵ لە کاتی ناو نوێژەکەتە خوێن هاتە دەرەوە هەستت کرد تەڕایەک پەیدا بوو دوای سیرت کرد فعلا خوێنەکەی پێوەیە خوێنەکە پشۆوانێ پاچیکەوە بیجامەکە تر ئەو جلی ژێرەوە بگۆڕە بەڵام نوێژەکەت مەبڕە بەڵام تۆ لە سعات 11 دەست نوێژ بگری ئەگەر هاتە دەرەوە خوێنێک شتێک هاتە دەرەوە بێ دەست نوێژەکە تازەکەیتەوە بەڵام بە هەموو فەرزێک بانگ ببێ ئەمجا بڕۆ دەست نوێژ شەڵگرێت چوویتە سەد بەرماڵەکە یان چوویتە مزگەوت و نوێژت کرد لە کاتی نوێژە هەستت کرد ئەوە نوێژەکە تازە مەجێڕەوە مەچۆ دیسانە دەست نوێژ تازەکەیتەوانە خۆت پشۆیتەوانە وال لەدی ئەوە تووشی وەسوەسە دەبی خوای گەورە بۆ تۆی نەخۆش ئەو بارە قورسەی لەسەردا نەناوی ئینشاءڵڵە کارەکان بە ئاسانی وەگرە وەکو عەرزم کردی یا ڕەبی خۆشفای جەناویشت و هەموو نەخۆشی مسلمانان و هەموو لایەکمان بنێرێ خوای پەروەردگار ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە سوپاس بۆ پەیوەندی جوانەکانتان بۆ ئەو پرسیارە بەڕێز جوانانەی کە دانێرن و ئینشاءڵڵە هەر جارە پرسیارێک وەڵام دەدەینەوە سوپاس بۆ ئەو برایانم کە ئێستا لە پەخشی ئەم ڕاستەوخۆیەدا هاوکار بوون بە هەمومان بەدەستە جەمعی توانیمان ئینشاءڵڵە چەند قسەیەکی خێر بە جەنابتان بگەێنین ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه